کاک معروف بۆچی بارود و مادەی تەقەمەنی ئەوەنە بە ئاسانی لە ژێر عەرزە ئەمێننەوە لە ژێر زەوی ئەمێننەوە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، پێشەکی سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆ میوانەکە کە لە ستودیۆیە. وەڵا من بەڕاستی ئەمەوێت کتێبینیەک بڵێم، زیاتر هەم من هەم ئەو میوانەی کە لە ستودیۆیە زیاتر وەکو چالاگوانێکی بواری ژینگە کارەکەین. من سەرەڕای چالاگوانەکە کاری ڕۆژنامەنووسی ژینگەی شەکەم یەکێکمان لەو دوو زۆر سوپاس لەم دوو کەسەیەکێک پسپۆڕی تایبەت بە بواری ژینگە بووە وەکو کەسێکی ئەکادیمی. لەبەرەوەی ئێستا من و کاگملکۆ هەرچیەک بڵێن بەڕاستی ڕۆ ئەکادیمیەکەی ناپێکین وەکو میوان. بەڵام ئەوەی کە ئێمە ڕۆژانە خوێندنەوە و ئاگاداری یاخود ڕووداوەکانین، گومانی تیانە مەسلەی کارەساتە ژینگەیەکان لە دوای جەنگ هەمومان بە چاوی خۆمان ئەیبینین. ئەو کاریگەریانەی کە کاریگەری زیاتر ڕاستەوخۆی هەیە، مەسلەی پیسبوونی خاک، پیسبوونی سەرچاوەکانی ئاو، پیسبوونی هەوا، و یەکێکی تر مەسلەی وێرانکردنی شوێنی ئاژەڵ و باڵندەکان بە تایبەتیەوانی کە لە کوێون، و بە تایبەتی مەسلەی مانەوەی پاژماوەکانی جەنگ. یعنی ئەگەر ئێمە سەیرێکی ئەوە بکەنەوەی کە بەڕێستان باست کرد، زۆربەمان بینەری ئەو ڕووداوانین کە لە جەنگی عێراق و ئێران لە ساڵی هەشتا بەدواوە تاوەکو ئێستا کاریگەری خراپی جەنگ لەسەر ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین، ناوچە سنووریەکان بە تایبەتی ئەوانەی کە نزیکی کۆماری ئیسلامی ئێرانە تاوەکو ئێستاش بەشێک لەو شوێنانە نەتوانراوە وەکو بۆ نمونە خاکێکی ئاسایی لەلایەن هاوڵاتیانەوە بەکار بهێنرێ. کەواتە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی مەترسی پاژماوەکانی جەنگ. بابەتەکانی تر ئەو چەک و تەقەمەنیانەی کە لە ڕێی نێودەوڵەتیەوە ڕێگەی پێنەدراوە، مەسەلەی چەکی کیمیاییە، مەسەلەی لیزەرە، دەیان بابەتی تر هەیە بە پێی توێژینەوە زانستیەکان ئەم ئامێرانە یاخود ئەم کەلوپەلانە لە دوای جەنگ بە هیچ شێوە نابێ بەکار بێنرێ. بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمانە ئەگەر سەیرێکی کارگەکانی ئاسن بکەیت تاوەکو ئێستا بەشێک لەو پاژماوانەی جەنگ ئەهێنرێ جارێکی تر لێرە تێکەڵە کرێتەوە، و کاریگەری ڕاستەوخۆی هەم بۆ ئاوی سەرزەوی و هەم بۆ ئاوی ژێرزەوی هەیە، لەبەرەوەی بەشێک لەم پاژماوانە فڕێدراوە. کەواتە کاریگەریەکانی جەنگ بەگشتی ئەوەی کە مەترسی لەسرە مەسلەی پیسبوونی خاکە، لەبەرەوەی ئەو مادە کیمیاییان ناخود ئەو مادە مەترسیانەی کە ئێستا بەکارە هێنرێ جیاوازە لە ساڵانی تر. ئێمە ئەگەر تەجروبەی ئەوە بکەین ساڵان بەواچوو ئەگەر جەنگێکیش دروست ببێت نێوانی وڵاتێک بۆ وڵاتێک ناوچەیەکی دیاریکرا و شەڕیتیا بوو. بەڵام ئێستا ئەم چەک و تەقەمەنیانی کە لە ناو ژینگەیە بەکارەهێنرێ، چۆن ئەڵەیە زەمین بۆ زەمینە، ینی بۆ نمونە نێوان ئیسرائیل بۆ کۆماری ئیسلامی ئێران هەزاران کیلۆمەترە، بەڵام بە چەند خولەکێک یاخود سنووری چەند وڵاتێکە بڕێت. کاک معروف تۆ شتێکە بڵاو کردەوە، نووسینێکی تۆ بڵاو کراوەتەوە، ئەڵێیت ئەم شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئەمریکا تێچووەکەی خەمڵێنرێت بە 75 ملیار دۆلار. ئەم پارەیەی بۆ ئەم جەنگە تەرخان کراوە ئەیتوانی هەموو بیابانەکانی عالەم کا بە سەوزایی، وایە؟ بێگومان. ئەمە چۆن ئەگەر بۆ بینەرانی ڕوونکەیتەوە سوپاس دەکەم. من دوێنێ تقریبان بەشێک لە میدیاکان باسی ئەوەیان کرد کە تەنها تێچووی جەنگی ئەمریکا بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران نزیکەی 75 ملیار دۆلاری تێپەڕاندووە. ئەوە بێزگەلەوەی کە ئێران چی کردووە یاخود هاوپەیمانەکانی ئەمریکا چیان کردووە. منیش هاتم خەمڵاندنێکم بۆ کرد ئەگەر بین ئێمە لە بەرامبەر ئەم پارەیە کە تەرخان کراوە بۆ جەنگ ئەگەر خزمەتی ژینگەی پێ بکەین چیەکە. بۆ نمونە لە بەرامبەر ئەوەیە نزیکەی 37 ملیار درەخت ئەتوانرا تەنها بۆ پارەیە بکڕێ. باشە بۆ نمونە بیابانی چەندین وڵاتەوەی کە من لە نووسینەکەی ئاماژەم پێ کردووە دەکرا لە بەرامبەر بۆ نمونە ڕواندنی ئەو درەختانە سەوز بکرێ. بۆ نمونە دابینکردنی وزەی خاوێن یاخود ئەو وێزگانی کە پێویستەکە دروست بکرێ بۆ بەرهەمێنانی کارەبا نزیکەی 75 وێزگا ئەکرا بەو پارێت بەرهەم بهێنرێ کارەبای پێ بەرەم بهێنرێ.
وەڵام من نویستمەوە بڵێم ینی کە بەڕێزت وتت چی ڕێگریەک هەیە کە ئێمە بیکەین وەکوتم بەڕاستی بابەتی تێپەڕاندن یاخود سنوور بەزاندنی ژینگەی هیچ ڕێگریەک نییە بەڵام هەندێک هەنگاوەیە دەکرێت هۆشیاری هاوڵاتیان بەرامبەر هەندێک گرفت چۆنەڵێ زیاتر گرنگی پێ بدرێ ئێمە لە ساڵانی ڕابردووشا بەداخەوە بەهۆی ئەو شەڕانەی کە لە خاڵە سنوورەکان کرا مەسلەی دارستانەکانی ئێمە زەرمەند بوون من لەو باوەڕێم هەر ڕێژەیەکی زۆری دارستان بوونی هەبێ لە ناو شار بێ یاخود لە دەرەوەی شار کاریگەری پیسبوونی هەوا کەمترە کاتەوە ئێمە دەکرێت هاوڵاتیان بە هۆشیاریەوە زیاتر مامەڵی لەگەڵا بکەن مەسلەی خاڵە سنووریەکان لە ئێستاە بەڕاستیەکێکە لەو بابەتانی دەکرێت چاودێری زیاتر بکرێت بەڵام بەگشتی مەسلەی ئاسەواری جەنگ ئێمە ئەکرێ باسی ئەوە بکەین کە تەنها کاریگەریەکانی لەسەر مەترسیەکانی لەسەر گیانی هاوڵاتیان و مرۆڤ نییە ینی یەکێکە بێت لە هۆکارەکانی لە ناوبردن و قڕکردی دارستانەکان کە ئێمە لە ساڵانی ڕابردووە بینیمان بۆ نمونە لە سنوورەکانی وڵاتی تورکیا و ئێران زەرەرێکی زۆرمان بەرکەوت لە ڕووی دارستانەکانە دووەم مەسلەی وێرانکردنی شوێنی ئاژەڵ و باڵندەکان کە زۆر جار شەڕ ئەبێتە هۆکاری شێواندنی ئەو شوێنانە یەکێکی تر لەو بابەتانە مەسلەی کۆچی نایاسایی ینی کۆچێکی تر کە پەیوەندی بە بابەتی ژینگەوەیە جاری وایە بەهۆی جەنگ و ئاڵۆزیەوە ئەو ناوچانە خەڵکی دەبێت چۆڵی بکە کەواتە کاریگەری جەنگ بەگشتی ئەکرێ ئێمە ئەوە بڵێن کە مەترسیەکانی بەگشتی هەیە بەڵام من بەڕاستی یەک پێشنیارێک بۆ بەڕێزانی کورسات دەکەم لەسەر ئەم تەوەرانەی ئێمە کە باسمان کرد کە ئێمە زیاتر شەفەیی بوو یاخود زارەکی بوو من پێشنیارەکەم کەسانی پسپۆڕ و ئەکادیمی زیاتر هەر لە بەرەوەی ئاەتەکەش فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون بەڕاستی بەشێک لەو بابەتانی کە لە بەرنامەکە باسکرا ئێمە لا تعلمون بوون ینی ڕۆزانستەکەیمان نازانی شتێکیش نەڵێن کە بەبێ زانست ئێمە وا بکەین کە خەڵک مەترسی لەسەر دروست بێ خەڵک بترسیە ئەگەرنا گومانیتیانە جەنگ ئاسەوارەکانی لە ئێستا و بەواچێ چەند کاتێکی کەم جەنگ بێ بەڵام کاریگەریەکانی ئەم جەنگا بۆ چەندین ساڵە مێنێتەوە ئێمە باسی بۆ نمونە ئەلغام و لغممان کرد کە لە ساڵی هەشتاکان و تاوەکو ئێستا هەرێمی کوردستان مەترسی لەسەرە بۆ نمونە چەکی کیمیایی لەو شوێنانەی کە لێی دراوە تاوەکو ئێستا خەڵکی ئەو ناوچانە مەترسی یاخود هەست بە دڵە ڕاوکێ و تەنگە نەفەسیەکەن کەواتە گومانی تیانە من یەک شتێکی تر ئەمیز بە کورتی ئەوە بڵێم بەڕاستی ئەم جەنگانەش بۆ ئێمە دەرێخەن کە بانگەشەی مافی مرۆڤ و دیموکراسی و وڵاتە یەکگرتووەکان و نەتەوە یەکگرتووەکان بەڕاستی تەنها قسەی زارەکیە ئەگەرنا ناکرێ بەبەر چاوی هەموو دنیاوە ڕۆژانە بە سەدان یاخود لە ماوەی ئەم جەنگەیە کە باسەکرێت چەندان هەزار بۆ نمونە ساڕۆخ یاخود درۆن نراوە بە وڵاتەکانەوە بۆ نمونە هیچ وڵاتێک نایەتە دەنگ لەسەری بە تایبەتی ئێمە ڕاستە لایەنی مرۆیەکە لە هەمووی گرنگترە بەڵام بۆ نمونە بابەتە ژینگەیەکان ساڵانەش تەنها بۆ قسەی بری قوباق کۆمەڵێک کۆنفرانسی نێودەوڵەتی جیهانی ئەکرێ بە ناوی پاراستی ژینگەی وڵاتان کە ئەمانە تەنها قسەی باق و بریقە ینی وای لێ هاتووە کە ئەمانە بەشێکی بازرگانی پێوە ئەکرێ ئەگەرنا هەموو کارگەکانی جیهان پیسکردنەکانی زەریاکان بە مادە پلاستیکیەکان سووتاندنی دارستانەکان بەقەدەر کاریگەریەکانی بۆ نمونە جەنگیە کاریگەری بەس کاک معروف جۆنێ راپۆرتێکی دڵخۆشکەر هەبوو کە پلاستیک نامێنی لە جیهانە بەهۆی ئەم جەنگەوە ئەمە باشە یان خراپە ینی چۆن نامێنێ نامێنێ ئەم جەنگە کاریگەری لەسەر بێ ماوەدی پلاستیکی نەبێنێت بەرهەم ناهێنرێت وەکو وتم ئەزانی چی ئەگەر من یەک شتێک بە بەڕێزت بڵێم ئێمە وتمان مادە پلاستیکیەکان مەترسی لەسەر ژینگە هەیە بەڵام ڕێگە چارەشی هەیە بەڵام ئایا ساڕوخێک کە ئەندرێ بە وڵاتێکەوە لە دوای ئەوە چارەسەرەکانی چییە کە زۆر دەگمەنە بۆ نمونە خۆشبەختانە ئێستا لە هەندێک وڵات هەنگاو نراوە بۆ نمونە ڕۆژێک گیان بەبێ پلاستیک بۆ نمونە هەندێک وڵات ئێستا کۆریای باشوور کاک معروف کۆریای باشوور مشکلەیەکی گەورەیان توش بووە عەلاقەی خۆڵ کەم بووەتەوە ناشتوان دروستی بکەن
من یەک شتێک لە 1-2 ساڵی ڕابردووە چەند وڵاتێک وەکو نمونە دیاری کراوەکە بەشێکی باجی زۆر خراوەتە سەر ئەو مادە پلاستیکیانە بەهۆی هۆشیاری خەڵکەکەیەوە ئۆتۆماتیکیان یاخود لە ینی بە شێوەیەکی زۆر نۆرماڵی بۆ نمونە کۆتایی بە گرفتەکان هاتووە وای لێ هاتووە لەبەرەوەی نرخەکەی زۆر بووە خەڵکی ئامادە نەبوونە مادە پلاستیکیان بکڕن بەڵام من مەبەستمەوەیە ینی بەڕاستی جەنگ لە مەترسی مادە پلاستیکیەکان لە مەترسی سووتانی دارستانەکان لە مەترسی کەمبوونەوەی ئاو قورسترە لەبەرەوەی بەشێک لەم گرفتانە تێکەڵی ئاوی سەرزەویە بێ تێکەڵی ئاوی ژێرزەویە بێ بارانی ترشەڵۆک دروستە بێ کە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر بۆ نمونە تەندروستی مرۆڤ کە لە هەمووی گرنگترە ینی تۆ پێت وایە ئەو دار و درەختەی یاخود ئەو گژوگیایی کە هاوڵاتیان بەکارهێنیە ئایا بەهۆی ئەم جنگانە و مەترسی دروست نابێت کە دڵنیان دروستە بێ وەکو چۆن مادە پلاستیکێکەش مەترسی هەیە بەڵام بەگشتی کۆی گشتی گومانی تیانە شەڕ یەکێکە لەو مەترسیانەی کە تەنها یەک لایەنی نییە کاریگەریەکانی لەسەر مرۆڤ لەسەر هەسارەکەمان بەگشتی لە ئێستا و لە داهاتووە گرفتەکانی زیاتر بەردەوامن. معروف مەجید پسپۆڕی ژینگە و سەرۆکی کۆمەڵەی ئایندە بۆ پاراستنی ژینگە ڕاستە و خۆ لە چەمچەماڵەوە میوانی ئەمڕۆ ماڵەوەی سوپاس بۆ تۆ